بەوەی گرانی و بەرزبوونەوەی نرخی مریشک زیاتر لە 10 دوکانی مریشک فرۆشتن لە هەڵەبجە بۆ ماوەی 4 ڕۆژ وەک هەڵوێستێک دوکانەکانیان داخست. زانایەکێک بوو لەو مریشک فرۆشان و دەڵێت پێویستە هەمووان پشتیوانت بن بە کەسێک و دوان هیچ لە گرانی مریشک ناگۆڕێت بەڵکو دەبێت دوکاندار و خەڵک بۆ شیارانە مامەڵە بکەن. ئێمەش هەستاوین کە دوکانەکەمان داخستووە وەکو ئەوەی کە ئینسانەتی خۆمان وەکو هەڵوێستێک هەستاوین بە داخستین دوکانەکە تا خەڵک هەڵوێستێکی زیاتر بنوێنێ لە گرانبوونی هەر نرخی هەر کاڵا و هەر شتومەکێک هەڵوێستێکی هەبێت تاکو بتوانن شتەکان سعرەکان بە شێوازێکی باشتر و چاکتر مناسب بێت لە بەرژەوەندی هەموو لایەک. بەرژەوەندی هەم ساحێب قاعەکان و هەم ساحێبی دوکاندار و هەمیش خەڵک بەگشتی بتوانێت ئیسفادە لە هەردوو لە هەمووی بکرێت نەک ئەوەی بێتە هۆی زەرێک بۆ ساحێب قاعەکان یا بۆ دوکانداریا بۆ زەرێک بۆ خەڵکی فەقیر و هەژار. بەپێی بە دوواداچوونەکانی پەیامۆکاری بەرزبوونەوەی نرخی مریشک دەگەڕێتەوە بۆ ڕەوانەکردنی مریشک بۆ باشوور و ناوەڕاستی عێراق هاوکات گرانبوونی پێداویستەکانی بەخێوکردنی جوجێک لە قاعەکاندا. هۆکار و گرفتەکەی بۆ چەند خاڵێک گەڕێت یەکێک لەوانە وەکو باسەکرێ ڤایرۆسکی زۆر داوێتی لە مریشک لە قاعەکان کە مریشێکی زۆری لەناو بردووە. هۆکاری دووەمیشی ئەوەیە کە بەرەو جنوب بەڕوات هەر کاتێک بەرەو جنوب ڕۆشت بێت نرخی مریش بە شێوەیەکی بەرچاو بەرزبووەتەوە. ماوەی چەند ڕۆژەکە بەرزبوونەوەی نرخی مریشک کاردانەوەی وڵاتیانی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لێکەوتوێتەوە. کەمپین بۆ دابەزاندنی ڕاگەیەنراوە. هاوڵاتێکیش دەڵێت پێویستە هەمووان پشتگیریە و کەمپینە بکەین بۆ دابەزاندنی نرخی مریشک. ئێستا بڕۆ مۆزوعی مریشک تەکید بە مەسئولێک لە پشتیت یانی دەستی تایە لە بەنزینایە هەر دەستی تایە ینی هەمویان بازرگانیەکەن. من دەستخۆشیان لێکم حیوادارم هەمووی کەسی ینی ئاوا هەڵوێستی هەبێ چ بەنزین بێت چ ئەو شتانەی کە بڵێن علاقەی بەهینوێ بە خەڵک گشتیوە هەیە شتێکی چاکەکان. 2 هەفتە زیاترە بە شێوەیەکی بەرچاو نرخی کیلۆیەک مریشک بەردەوام لە بەرزبوونەوەدایە. بە شێوەیەک کیلۆیەک مریشک لە بازاڕەکاندا 4500 دینارە. ئەماش هاوشێوەی سەرجەم گرانی و قەیرانەکان بە زیانی خەڵکی کەم دەرامەت و هەژار دەشکێتەوە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.